ئێرە شوێنەواری گەورەترین بازاری دەستی دووی سنووری قەزای بەردەڕەشە. لە ساڵی 2014 بەهۆی هێرشی چەکدارانی داعشەوە بۆ سەر مووسڵ و دەشتی نینەوە، ژمارەیەک زۆر هاوڵاتی عەرەب و کوردی شەبەک لە دەشتی نینەوە ئاوارەی هەرێمی کوردستان بوون. قەزای بەردەڕەش باوەشی بۆ ئاوارەکان کردەوە. دوای تێپەڕبوونی ساڵێک ئاوارەکان دەستیان بە کار و کەسابەت کردووە. بەهۆی ئەوەی ژمارەیەک هاوڵاتی کوردی شەبەک دەستپێشخەریان کرد لە کردنەوەی بازارێک. بازارەکە لە تەواوی سنووری قەزای بەردەڕەش بە شەبەکمۆڵ ناوی دەرکردووە. 7 ساڵە جۆرەها کەلوپەلی دەستی دوو بە نرخێکی گونجاو و هەرزان لەو بازارە دەفرۆشرێت. هەفتەیەکە بڕیاری گواستنەوەی ئەم بازارە لە سەنتەری شار بۆ تەنیشت پارکی گەورەی بەردەڕەش دەرچووە کە دەرەوەی سەنتەری قەزای بەردەڕەشە. ئەمەش نیگەرانی بەشێک لە فرۆشیارانی بەدوای خۆیدا هێناوە. فرۆشیارێک بۆ دەنگی بەردەڕەش باس لە کەمبوونەوەی کڕیاران دەکات و دەڵێت ڕایۆمە خڕۆ ڕۆستی گشتی لێرە بۆشترە فرەترە ماسترە بەس بۆ لۆی دیکە ئەوڵام فێر ببین و ئەتۆیرەش فێر بن دێرەش شەڵە باش بین. تأثير سمشتريات يكن سشولته قالك چونکی لۆی دیکە مرۆڤ معمیل هەبین جێ مرۆڤت زۆنی بەس لێرە ئەتۆ فێر بن زەحمەت. فرۆشیارێکی دیکە ئاماژەی بە بەرفراوانی شوێنە نوێیەکەدا و گوتی ئەلەوێن دەرێژ ئیشمان کرد لەوێ بەڕاستی هەڕۆژ دانگ و تەحویل دەبی جێمان مستەقر نەبوو بەڵام ئەلێرە جێەکە پاک و خاوینە و لەگەڵ مشتریەکانیش لەوێ مشتری ئێستا دێنە ئێرە ئەشای دەکڕن ئەلەوێ زۆربەی خەلکی بێ ئیش دەهات یعنی قەلەباڵغەکە ئەوە نەبوو استیفادە لێ بکەیت استیفادە هەیە و بەس کەم ئەلێرە استیفادەی زیاترە بەڵام هەیە دێژە خۆمان بگرینەوە بەس داوامان ئەوەیە ئاومان بدەنێ کە هەلەبمان بدەنێ هێشتان خەڵکەکە زیاتر ڕوو لێرە دەکاتن زۆر خەڵک پێ حەوایتەوە یعنی عالمەکە پێ نەحەسە هێشتا ئاتینە جیداتینە و هەتا پێ بەحەسێن و عالمەکە دەست پێ بکە تەبان نەفس جاران چ فەرقیشی نییە. داواکاریتان چ بۆتان بکرێتن بۆم بازارە؟ داواکاریمان حکوومەتەیە کارەمان بداتێ ئامان بداتێ ئامانیە کارەمانیە ئەو شەبەکە گۆرانبۆلە بێ کارەبا ئاو نابی و شوێنی خۆشە شوێنی گەورەیە بەرفرەیە هەموو شەرعان چاک کردی و دەست خۆشیان دەکەین و زۆر سپاسیان دەکەین. لەم بازارەی دەستی دووی قەزای بەردەڕەش هەرچی کەلوپەلی ناوماڵە دەستت دەکەوێت. زۆرینەی چین و توێژەکان ڕوو لەو بازارە دەکەن. لە دەنگی بەردەڕەشەوە مستەفا تاها بەردەڕەش.